بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان من كتاب بردسم بريتيا لكتاب أذكار إمام النووي اما سطو هشتاو دولا برمالم كتاب بيروزة خيندوها وزورق لذكروا أوراد كان من باس كردوها هل هستاني إنساني مسلمان ولا خو حتى أوكاتيك دەزنوێژ ئەگرێ یەتە ناو مزگەوتەوە نوێژەکە چۆن ئەچێتە ناو بازار چۆن لە ماڵ دەرئەچێت چی ئەکە هەمووان بە تەفسیل باس کردووە هاتووینتە سەر بابی تەعزیە و مردن زۆر شتی لەم بابەش بۆ باس کردوین ئەمڕۆ شتێکمان بۆ باسەکە ئەفەرمێ لە کاتی شۆردنی مردوو کفنکردنی مردووە ئەو کەسانەی بیزات کە مردوو ئەشۆن و کفنی ئەکەن أفرمي يستحب الإكثار من ذكر الله تعالى والدعاء للميت في حال غسله وتكفينه سنة هاي الزور ذكري خواج جل جلاله بكري سنة هاي زور دعاء بكري مسألة أو مردوى أو كسي كأيشوى أو كسي لوي حازرة أو كسي أو أكابدس أو كسي همو أمانة سنة هاي ذكر كان بخد أستغفر الله كلو كاتا صلوات بلا سر بيغمبر صلى الله عليه وآله وسلم لا إله إلا الله بك أما شهدك مرافق وكوتو روحي هبو جستي هبو آزائتي هبو بياوتي وشهامتي وأسكوتو دي حتى أتواني ذكر كلو كاتا وحتى أتواني دعاء بو أمر دوبك أما سنتي كي زور قوري أصحابي مذهب إمام الشافعي فرمويانا أقر أو كسي مردوي شوري شتێکی بینی سەرنجی ڕاکێشا شتێکی جوانی لە مردوو بینی ئەبینێ مردوویەک دەم و چاوی ڕەکاوە ئەبریسکێتەوە ئەگەشێتەوە ئەمە ئاسایی بەلاتانە وەڵڵا مردووی ئیمانداری وا هەیە ئەو دەم و چاوی ئەوە ئەڵێ مانگە ئەدرەوشێتەوە مردووی وا هەیە سوبحان الله ئەی شوێ عارەقەکەی بۆنێکی زۆر خۆشیە کورە گڵی گۆڕەکەی بۆنی خۆش خوێنی هەندە جار شەهیدێکە بینی خوێنەکەی دەرەچێ بۆنی زۆر خۆش سنەت وا هەیە ئەمانە باسکی استحب له أن يحدث الناس بذلك سنتها هي كأمشت جواناني لهر مردو يبين باسك لنخو فلانا مردون بيني كشوردم دم وشاوي قشو جوان بي اكني زردخاني اكر بوني زور خوش بو لا شي زور نرم بو يان خوانكي بوني كي زوزو خوشي لي هذا ومسكا هرشتك لم بابتانا هرشتكي جوان كلم مردود بيني لكاتي شوردنيا سنة دوهاي بو خلقي باسك وهر شتێک بینی کە ناشرین بوو لە مردووەکە حرامە لەسرت حرامە یەک کەلیمە لەو کەلیمانە بدرکێن جاری وا هەیە مردووەکە ئەبینی سێرەکی ڕەش بۆتەوە نێوچەوانە بۆنی زۆر پیسە ئەبینی یەکێک لە پارچەکانی لاشەی تەواو خەسار بووە سوورەتەکەی گۆڕا جاری وا مردوو ئەبینی سوورەتەکەی گۆڕێ لە ئینسانەوە بۆ شتێکی تر وكل هندي الروايات هاتوا هرشتك لم بابتو بيني حرم عليه أن يحدث أحدا به حرام لسالي لا هيج كسي باسك سواء أو كسي لوي حازرة أو كسي إيشوا أو كسي أو أكابد أسهموا يعني أفرمي دليل يعني بو أمت شيء هنا الروايات كان هنا وأذكروا محاسن موتاكم باسي جواني مردو كان لابن عمر والروايات كرا وكفوا عن مساويهم بهي شوازة باسي خرابة كان يعني مكان بلام أنفر ما يشتى إمام الترمذي فرميتي ضعيف وكو إمام النووي خوي باسيك الله ضعفه الترمذي أم حديثة لسنن بيهقية هي بهمان تشن حاكم روايتي كلها مستدركة فرميتي حاكم فرميتي أم حديثة لسر شرطي إمام مسلم صحيحة لسر شرطي أو واتي مسلم خوي الرواياتي نكردوها بلا إمام حاكم كردويتي بمرجكاني أو إمام النووي يك مسألة تربو إما باسك أفرمي أم قسانيك كردم لسر أوي جواند بيني باسيك ناشين بيني حرام لسر باسيكي أفرمي جماهير أصحاب مذهب إمام الشافعي أم مسألة باس كردو سنته براوته علي أبو الخير اليمني لمذهب خومنا صاحب البيان كتابي البياني نسيوه أفرمي شتيكي فرمويتي أجر مردوية كتشورد لمبتدعين أوانيك أصحابي بدعة شتيكي خرابت لبيني أفرمي أمان بعكسه وأبي بو خلقي باسكي هتاوكو خلق بدعتنا كلا بدعت دور كيوت
چونکە یەکێک لە فێڵەکانی شێطان دوای شیرک مەسەلەی بیدعەت. بیدعەت نەک بە نەزەری ئەمڕۆ، چونکە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە هەرچی شتێک اختلافی فقهی تیا پێوتێ بیدعەت و شەکل لە جێ خۆیان نەما. لە کتێبی تەلبیز ئیبلیسە لێ بە درێژی باسم کردو و ئیبن جەوزی باسی کردووە بیدعەت هەر شتێکە زیاد کراوێت لە دین مخالفەی دەقەکانی دین بێ. ئەگەر مخالفەی دەقەکانی دین نەبێ ناکاتە بیدعەت، مخالفەی دەقەکانی دین بوو ئەکاتە بیدعەت. بۆیە ئەگەر کەسێ مبتەدیع بوو پێچەوانەی دەقەکانی دین چۆن؟ مەسەڵەن خۆشەویست فەرموویەتی 33 جار سوبحان الله بکە دوای نوێژ، کەسی هاوەتی کاکە کەمە بیکەن بە 100، خۆ 100 زۆرترە باشترە، بەسەوە بیدعەتە. چونکە لە عیباداتی مقەیەدە هەرچی زیاد کرێ بێتە بیدعەت، بەس لە عیباداتی مطلقا نابێت. بۆ نمونە کەسێ 30,000 ئەستەغفیرڵڵای کرد لە شەو ڕۆژێکە، خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنەی نەکردو، بەڵام خەی ناکە لە شەرعە مەجال ئەدرێ ئەوە حڕە عیبادەتی مطلقە، چونکە لەژێر گشتی فەرمایشتەکانە جێگەی ئەبێتەوە، لەژێر دەقەکانە پێچەوانەی دەقەکان نییە. بۆی چەندێ بکە کەسەکە کەیفی خۆیەتی وە بە بیدعەتیش ئەژمار ناکرێت. بیدعەت ئەوەیە کە کەسێک شتێک زیاد کە لەم دینە پێچەوانەی دین بێ، ئەو کاتە هەر شتێک لەمانەی زیاد کرد تەواو بە بیدعەت حسابە کرد. ئەو کەسێک کە یەکەم جار دای ئەهێنە پێوتێ مبتەدیع، یەکەم کەسێک کە ئەم بیدعەیە هێناوەتە ناو ئوممەتەوە، ئەم شتە خراپەیە هێناوەتە ناو ئوممەتەوە. بۆیە لە مەسەلەی وەسوەسە جارێک باسم کردووە کە ئەو کەسەی وەسوەسەی هەیە 3 جار مەسەن دەسی سنەتە باشە 3 جار ئەشوات و تەواو کۆتایی پێ کردی بە 4 بیدعەتی کرد، لە حەدەکە تەجاوزی کرد. بۆیە لەگەڵ ئەوەشا کە وەسوەسەیە گوناهباریشە بێ لەسەری. بۆیە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئەگەر هاتوو کەسێک خراپەیەکی بینی لە کاتی شۆردنە بە کەسێکی مبتەدیعەوە، ئەوە ئەبێ باسی کە لە ناو خەڵک، ئەبێ ذیکری کە بڵێ ئەو فڵان کەسی مبتەدیع شۆرد ئەوە، واتە ئەم باسی جوانی و چاکەیە مبتەدیع ناگرێتەوە بەپێی ئەم قسەیە لە مەذهبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. طبعاً یەکێک لەو مەذهبانەی زۆر توندە لەسەر مەسەلەی بیدعەت مەذهبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ. ئەفەرمی ئەمەش بۆچی لە پێناوی چیە؟ لیەکونە ذەلیکە زەجرا للناس عن البدعة، بۆی ئەمە زەجر بێ خەڵک لە بیدعەت بترسێ بگەڕێتەوە نزیکی بیدعەت نەکە. کورت و پخوت سەواء ئەو کەسەی کفنی مردووەکە، ئەو کەسەی مردووەکە ئەشوە، ئەو کەسەی هیچ ناکە و ئەی بینێ عیبەیەک لە مردووەکە ئەبینە مەرجێ بشی شووە، بەڵام قەدەرەن ئەوە عیبەیەکی مردووەکەی بینی. هەر جۆرێک لەم جۆرانە بیان ئەوە تا ئەیبێن بۆ سەر قەبران، بەڵام هەستەکەن بۆنی ئەم مردووە زۆر ناخۆش، طەبیعی نییە، تازەش مردووە، بە هیچ شێوازێک نابێ ئەو کەسانەی کە لەوێن حەرامە لەسەریان لە هیچ شوێنە باسی کرد، ئەبێ ستری عیبەکەی بکەن. چۆن لە دنیا ستری عیبی موسڵمانەکەی، لە دوای مردنیش واجبە لەسەر ستریکەی ئیلا مبتەدیع نەبێ. ئەو کەسەی بیدعەیەک لە دینە زیادەکە ئەگەر هاتوو خوا عقوبەیدا لە کاتی مردنیا سنەتە باسیکەی لەناو خەڵکە هەتاوەکو بێتە زەجر بۆ ئەوەی خەڵکی لە بیدعەت دوورکەوێتەوە. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆی لە بیدعەکان بمان پارێزە، عاقبەتمان پڕخەیر کە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی کە بە زۆر بە جوانی ئێرە بەجێ هەڵمو ئەمرن یا رب العالمین. ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، چۆن عیبەکانمان لە دنیا ئەشاریتەوە یا ئیلاهی لە کاتی مردن و لە کاتی سەرەمەرگ و لە دوای مردن و لە ساحەی مەحشەر و لە بەردەم خەلائقا بمان شارەوە یا رب العالمین. تۆ کەریم یا ئەکرەم الئەکرەمین، هەر کەسە شاردەوە عەفوی ئەکەی إيمش عفوك يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء أجبوري خواهي من قبولك.